بەڵێ بینێران دووبارە سڵاوتان لێبێت ئەمڕۆ قسە لەسەر کارتی فشار یاخود کارتەکانی فشاری ئۆپۆزیسیۆنەکەین کە ئەتوانن یاخود لە توانایاندایە لە داهاتوودا بەرامبەر بەلایەنەکانی دەسەڵات بەکاری بێنن. کاکە بەکردێمەوە لای تۆ ڕایەک هەیە نووسەرێکە بابەتێکی نووسیوە من بابەتەکەیم خوێندەوە ئەڵێت ئۆپۆزیسیۆن ناتوانێت ببێت بە کارتی فشار تا ئەو جێگایەی چاوی لەدەستی لایەنەکانی دەسەڵاتە بۆ ئەوەی بودجەی حزبەکانیان بن، بۆ ئەوەی پارەیان پێ بدرێ، بۆ ئەوەی موچەی پەرلەمانتارەکانیان بن. ڕای تۆ لەو بارەیەوە چی؟ یەکەم بودجەی حیزبەکان ئەوە بەپێی یاسایە هەر حیزبێکە لە ناو پەرلەمانە حوزوری هەبێت ڕێژەیەک لە بودجەی ئەمەڵاتی بەرەکەوێ ئەویش خێرێک نییە کایەکی توپاتی بە ئێمە بکەنیانی داهاتی ئەمەڵاتیە و ئێمەش خۆمان و کادیر و ئەندامەکانمان بەشێکین لە هاوڵاتیانەیە کە بەداخەو بڕیشیان بینیمان ئێمە لە سەربەندی حەڤەی شوباتەوە ئەو بودجێش ئێمە نامانەیە بودجە لە پێناوی دەستەمۆکردن و بێدەنگی ئێمەدابێ ئێمە بودجەیەک ڕەتەکەینەوانێ ئەگەر بیانەوە ئێمە کۆیلە و عەبدی مەئمور بین. ئەمە خاڵی یەکەم. دووەم موچەی پەرلەمانتار ئەوە بەپێی یاسا ڕێکخراوە. لەپێی یاسا پەرلەمانتار ئەندازەیەک ئیتر ئەوە کەمەیان زۆرەوە پەیوەندی بە شەئنی ناوخۆی پەرلەمان و پەرلەمانتارەکانەوە هەیە. لەبەرەوە ئۆپۆزیسیۆن من تاکید دەکەمەوانێ ئۆپۆزیسیۆن لە دنیادا ئێمە یەک فۆرمی نیمانە ئۆپۆزیسیۆن پۆلێنکەین ئۆپۆزیسیۆنی سلبی و ئۆپۆزیسیۆنی ئیجابی. ئۆپۆزیسیۆن لە دنیاە پێناسەکەی وایە ڕۆڵی ئەشیعە ئەبینێ ئەبێ کەم و کوڕی ئەم دەسەڵاتە دەرخا. ئۆپۆزیسیۆن ئیشی پیا هەڵدان نیە بە ئیش و کارەکانی دەسەڵات چونکە حکوومەت واجبی سەرشانی خۆەتی هەر حکوومەتێک بێکە کاری باش بۆ هاوڵاتیەکانی بێ ئەگەر بۆ حسابە بێ ئەگەر بۆ حساب لە کوردستان ئەمن و ئاسایشێ ئەمن و ئاسایش بەشێکی پەیوەندی بە کارمەندەکانی دەستگاکانی پۆلیس و ئاسایشەوە هەیە و دەستخۆشیان لێکین بەڵام بەشێکی تری هۆشیاری و حسی هاوڵاتیانی کوردستانە کە یارمەتی دەرن و لەگەڵ دەسەڵاتەکەی خۆیانە ئەگینا ئێمە 500 چەکداری ئەنسار ئیسلاممان بینی لەمە بڕەکات دکتۆر 500 چەکداری ئەنسار ئیسلاممان بینی خەریب تا حەربەت ئەمریکا نەهات ئەگەر وا بێ لە ناوچەکانی باشوور و ناوەڕاستی خەڵک هۆشیاری نییە. بەڵە پەیوەندی بەشێک بە خەڵکەوە هەیە منطقێکی بەشێکی دەستگا حتا دەستگا ئەمریکان متعاطفن دەستگا ئەمریکان لەو ناوچانە متعاطفن لەسەر ئەوەکەن ئەگەر ئەوەی باش بێت پەیوەندی بە دەسەڵاتەوە نییە. من پێم وتی ئەڵێم بەشێکی بەڵام ئەوەی کە خراپ بێ پەیوەندی بە قسەکەی من ئاوەژۆکی توانێت نەخێر من ئەڵێم بەشێکی پەیوەندی بە برادرانی پۆلیس و ئاسایشەوە هەیە دەستخۆشیان لە یەکەم بەشەکەی تری هاوڵاتیانی هاوکاری هاوڵاتیانی خەڵکی کوردستانە. کەی من وامتوتی پەیوەندی بە هۆشیاری خەڵکی کوردستانەوە هوشیاری خەڵکی وستا کە پەرۆشی ئەزمونە لە هەر شوێنێک کارسارێک ببینن گومانی لەسەر بێ ڕێک تەلەفۆنەکەن ینی بۆ دەستگاکان بەڵێ با لە تەورەکە هەموو بەڵانێک ئاسایش و پۆلیسیتیان خاڵێکی ترەوەیە بەویژدانت ئەگەر ئەمن و ئاسایش لە کوردستان نەبووایە ئەوەت پەیوەندی بە هۆشیاری خەڵکۆیان ئەوە پەیوەندی بە وەزارەتی ناوخۆ و دام و دەستگاکانی حکومەت پەیوەندی بە دام و دەستگاکانی حکوومەت و هاوکاری خەڵکەوە هەیە خەڵک هاوکار ئەی خەڵک هاوکار نەبێ تۆ خۆی زۆرایەتی لەگەڵ دەسەڵاتە بە پێی هەڵبژارنەکان دێمەوە لا معنای خەڵکەکەی تۆ هاوکار بێ ئەمی جابێتە من ئیجابیاتەکە بەشێکی بۆ دەستگاکانی جێڕنەوە بەشێکی بۆ خەڵکی جەرمەوە خەڵکی کوردستان درام بەڵێ کاکە من نەموتوە خەڵکی خەڵکی کوردستان جەماوەری کوردستان تۆی ئەو پۆڵێنە ئەکەی بۆ دەسەڵات و بۆ پسە من ئەڵەم هۆشیاری هاوڵاتیانی کوردستانە ئەم ئەزمونە بەخۆیانی ئەزانن بۆی ئەیپارێزن هەر هۆشیاری هاوڵاتی کوردستانە کە 6 کورسی داوە بە تۆ بەڵام من پرسیارێ لە حیزبەکەی جەناب دەکەم پارتی دیموکراتی کوردستان لە زۆنی سەوزا لە دێگەڵە بەملاوە حیزبی چوارەمە لە ئینتیخاباتە ئێوەش لە دەڤەری ئەو لا حیزبی چەنە من یعنی ئەگەر ئێوە پەیوەندی بەوە هەیە ئیستیغلالی بودجە و حکوومەت و دەسەڵات لە ویلایەتەکان لە ویلایەتی ترا هەبووە باراک ئۆباما لە سەدا چلی دەمەکانیانەوە ئەمە پەیوەندی بەوە نیە پەیوەندی بەوە خەڵک کە دەنگی داوە بە 20 پەرلەمانتارەکەی تۆ هی ئەوە نیە کە استیغلالی پۆست و پارەکانی پارە هەڵەڕێژن یعنی ئەگەر دەمانچە خەڵکە کڕن ئەوە نەوشە دابەشەکەن بەسەر خەڵکە ئەوە دید و
بۆ هەموو اعترافات ئەگەر ئەوە بێ ئەمە خەڵکی وڵاتین کاتە بەختیار خزم و کەسوکارەکانمان هەمووی پارتی کاکە بەکر کە هەموو ئەمانە هەبێت چۆن ناتوانێت بە کاتی فشار ماڵاتیوەکانە لەناو کۆڵانەکانی ماڵ و جیبوەتەوە نەهاتوم خەڵکی وڵاتە کەواتە کاکە بەکرێەوە چۆن ناتوانن ببن بە کاتی فشارکە ئێواڵێن دام و دەستگاکانیان بەدەستەوەی چەکیان بەدەستەوە پاریان بەدەستەوە ئەڵێن ئەم دام و دەستگانە بە پیشەی تۆ لە سعودیە و قەتەرەوە گۆشتێنی تەوزیع کردووە لە ناو کۆڵانەکانە بیاوتە بەهەتی و زانی وتە باوکی ئەو هەتیوە پێشمەرگەی یەکێتی بووە لێو سندوتەوە پێشمەرگەی پارتی بووە شەهیدی یەکێتی بووە تکایە تەوەرەکە نەچینە دەرەوە بەڵێ زۆر هەتی و بێ باوک بەڕێزان تکایە بە شانازیەوە شەهیدەکانی یەکێتی و پارتی و حیزب کوردستانیەکانن ئەوە داتاکان ئەوە ئەرقامەکان ئەوە خێزانی خانەوادە و شەهیدەکانی کوردستان کە موچیان وەرگرتووە ئەگەر گۆشتمان هێنابێ گۆشتمان هێنابێ باشترە نەک دەبا ببێنین نەک چەک و ئەسلحە بێنین نەک لە چیکەوە دەمانچە تا بەشکەی تاکە بەسەر کوردستانە کامیان باشترە ئەوە باشترە کە تو ئێشتا لە گۆشتەوزیەکە یانەوەی لە سعودیە و لە قەتەرەوە گۆشتێنی کامیان باشترەوە ئەڵێ دەبابە بێنی باشە دەمانچە بێنی دابەشەکەی باشە یا گۆشت باشە یەکشت بە تۆ بڵێم هەتا ئێستا ئەو لە ئۆپۆزیسیۆنەیە ئەمە ئیشەکەیەتی ئەی ئەگەر لە حاڵەتێکا بێتە دەسەڵاتدا بێت چی بکە ئەو کاتە هەر بوونی دەنگی ناڕزایی کاک جەبار فەرموو پرسیارەکەت بکە تکایە سەرەتا بەخێراتنی بە ڕێزانەکەم پرسیار یەکەم بۆ کاگا بووبەکرە بۆچی ئۆپۆزیسیۆن ناتوانێت شەقام بجوڵێنێ ئایا ترسی لەوە هەیە بۆجێ حیزبەکانیان ببڕێیان دەسەڵات وای ترسان و کە بە هیچ شێوەیە کە نەتوان شەقام بجوڵێن یان شەقام چیتر باوەڕی پیان نەما و متمانی خۆیان لەدەستداوە پرسیاری دووەمم بۆ کاک بەختیارە ئایا دەسەڵات پشتی لە شەقام کردوتەوە بە تەواوی کە پێی وایە ئۆپۆزیسیۆن جارێکتر ناتوانێت شەقام گەرم بکات بۆیە دەسەڵات دڵی پێی خۆشە ئۆپۆزیسیۆنێکی ترسنەوە فەرموو کاکامۆ سپاس بەڵێ کاکە بووبەکر کاکە بووبەکر دکتۆر بەختیار گەر بۆ قسەکان و پرسیارەکەی و زیادی کەم وتی هەفتەی شوبات هەرگیز دووبارە نابێتەوە بە یەقینەوە قسەی کرد ئەوە ڕای تۆ بە منطقی هێز کاک دکتۆر بەختیارەوە بڵێ ڕاستەکە ئەگەر بە منطقی هێز دووبارە نابێت جێ هەڵین بۆ هاوڵاتیانی کوردستان بۆ خەڵکی کوردستان دووبارە بێتیان دووبارە نابێتەوە دوو جوڵاندنی شەقام خیارێکی مەدەنیە بەڵام ئەم خیارە پێویستی بە دیراسەکردن هەیە ئایا شەقام تەنها بۆ دەربڕینی ناڕزاییە ئەگەر بۆ دەربینی ناڕزایی بێ ئەوە پۆسیۆن کردوێتی ئەعلام کردوێتی ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی کردوێتی بەڵام ئەگەر بۆ دروستکردنی فشاری حەقیقی بێ ئەوە شتێکی ترە و ئەگەر سەر تاسەری بێ ئەم خۆ پیشاندانە ئەوە شتێکی ترە ئەگەر ئێوە لە داهاتوودا بڕیار بدەن شەقام بجوڵێنن وەکو جاری پێشوو سەرکردە و بڵین بەرپرسەکانی ناو ئۆپۆزیسیۆن لە دوورەوە سەیرەکەن یاخود هەریەک لە ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان هەرێک لە ئەمیری کۆمەڵی ئیسلامی هەرێک لە ئەمینداری یەکگرتووی ئیسلامی لەگەڵ مەکتەبی سیاسی حەزبەکانە دێنە بەردەم خۆپیشاندانەکانەوە جاری تریشیان ئەگەر خۆپیشاندان ئۆپۆزیسیۆن دەوری بووە بە ڕەمزەکانی بە کادیرەکانی بە پەرلەمانتارەکان دیسان دوورە بەوەی کە ڕۆڵی بۆ لە خۆپیشاندانە بە سێ کەناڵی ئۆپۆزیسیۆن کە کاتی خۆی تەختیە ئەو حەدەسانی کردو ئۆپۆزیسیۆن متەفەڕیج نەبوو ینی بەڵام ئۆپۆزیسیۆن هەموو قورسای و قووەتی خۆی بەکار نهێناوە نزیکی 1 ملیۆن دەنگی خەڵکی ئەم کوردستانی هەیە ئەم ملیۆنە ئەگەر نیوەشی ئەندام و کادر بێ خۆ 300,000 دێت ئەم جارە ناچار بێت ئەو هەمویان ئەم جارە ئەگەر ناچار بێت هەمویان هێنە سەرجادا پرسیاری کە کاکە کردی ئێمە بودجەکەمان هێن زۆر نییە 450 میلیۆن دینارمان هەیە لەوەی ترسمان هەبێ کەبی بڕن کەواتە بێمنێت لەوەی بیبڕن ئەگەر بودجا لە مقابلی بێدەنگکردنی ئێمەوە بێ باویانی بیبڕن سپاس یەک ڕوونکردنەوەدەم مورسی حیزبەکەی مورسی و ئیخوان کە لە پشتی حیزبەکەی کاگە بوو کاکە بووە باسی مورسیەکەی تۆ باسی کوردستان بە زۆری زۆرداری مورسی چی ئەسەی بەسمەوە بێرەوە کە هاتە سەر حکوم دەستوری بە زۆر سەپان بەسەر خەڵکا و خسی ڕاپرسی و لە سابی سوسەی دەرنیێنا ئەمانیش ئەگەر بچنە سەر حکم بەو شێوەیە حکومەکەن ئێمە یەکێتی لە دەسەڵاتین ئێستا لایەنێکی دەسەڵاتمان قەناعەت پێ کردووە کە سازان ئەبێت سازان ئیجتیماعی لەسەر دەستور کرێ ئەوە جیاوازەکەی وەڵامی پرسیارەکە دەسەڵات پشتی لە جەماوەر نەکردووە بە هیچ شێوەیەک و لە بەرامبەر هەمووتی پشتی لە جەماوەر کردوتەوە و مرتاحە لەوەی کە ئۆپۆزیسیۆن ناتوانێت جەماوەر بێنێتە سەر جادە کاکە جەماوەر من یەکشتی پێ بڵێم ئۆپۆزیسیۆن لە هەڤەی شوباتە دەنگەکانی ئۆپۆزیسیۆن هەمویان کۆ بکەیتەوە لە 500,000 تێپەڕیوە چەند هزار دەنگی خەڵکی هێنا سەر جادە من پرسیارەکەم
گەشتە ئەڵێ ئێمە بە قووەتی تەواودا نەبەزینێتە جادەکان بە قوتی تەواوی ئەندامی سەرکردایەتی ئەندامی سەرکردایەتی حیزبەکەی کە ئەبوو بەکر هەڵەکەی لەناو لە بەردەکی سەرا بوو حەز ناقم ناوی بێت ئەندامی سەرکردایەتی حیزبەکەی سەرکردایەتی لە بەڵێ سپاس بەڵێ کاکامۆ من سێ پرسیارم هەیە زۆر سپاس هاوڕێکانی پرسیارێکم بۆ دکتۆر بەختیار لە دوای سیمانگەوە یەکێتی داواکاری ئۆپۆزیسیۆنی جێبەجێکرد داواکاری لە ئەنگرەکانی خۆ جێبەجێکرد داواکاری خەڵکی جێبەجێکرد لە ئێستادا ئەرکی چیەکە لەمە دوا بیکات ئەمە پرسیاری دووەمت پرسیار دوم بۆ کاکەو بکەم ئێوە دارێکتان مرد لە سەبەرێکدا ناو بۆم کوردستانە باوەڕتان بە دیموکراسی نیە سەدامتان پێ لە سەرۆکی پەرلەمان شەریفترا بەچوو ڕوویەکەوە داوای شەفافێت و فشار پرسیاری یەکەمیشت پەیوەندی بە تەوەرەکەەوە نەبوو کاکە کامۆ گەر پەیوەندی بە تەوەرەکەەوە هەبێ پرسیارێکی بە تەوەرەکەەوە نەبێت ئازارێکی ترم باشە ئۆپۆزیسیۆن بۆ هەمیشە چاوەڕێەکە کە دەسەڵات بەرنامەی خۆی بکە ئەی بۆ ئەوان ناچن ئەگەمە بەستیان چاواشەکارینە ناچن بەرنامەی خۆیان بکەنەگە بەڵێ سپاس فەرموو کاک بڕیار دکتۆر زۆر بە کورتی چکە پەیوەندی بە تەوەرەکەەوە نەبوو با پەیوەندی هەبوو یەکێتی پەیوەندی هەبوو بەڵام تۆ پێو بڕی هیوادار دوای ژەر نەیبڕن بڵێ ئەرکی چییە یەکێتی لە دوای ئەو وەزعەوە بێگومان یەکێتی تەسەیەکی زۆریدا لەم مەسەلێدا ئێمە باسی کارتی فشارەکەی هەموو لایەکە زانن کە لە ناو کادیری یەکێتی پێشکەوتو تا ئاسی پێشکەوتویش جەماوەری یەکێتی تەسی بەوەدا کە جۆرێک لە ناتێگەیشتن هەبوو لە سەرەتای ڕۆژەکانەوە بەڵام بەرژەوەندیە باڵەکانی خەڵکی کوردستان هەمیشە بەلای یەکێتیەوە لە سەروی بەرژەوەندی خەڵکەوە بووە لەبەر ئەوە لە دوای ئەمەوە یەکێتی چاوەڕێ ئەوەکە کە لایەنەکانی تریش بەدەم ئەو پرۆژەیەوە بێن چونکە لە دوای ئەوە ئیتر یەکێتی ئۆباڵی لە دوای ئەمەوە هەرچێک بێت ئۆباڵی ئەو وەزعی سیاسیە ناکەوێتە سەر فەرموو کاکە بەکرگەر وەڵامێک تەبێ یەک لەحسە کاکە بڕە بڵێ کاکە بڵێ ئۆپۆزیسیۆن هەمیشە ئەمە نەمان و تۆ سەدامان پێبا لە ئەدەبیاتی چیە هاتووە قسەی کردبێ ئۆپۆزیسیۆن ممارەسەیەکی دیموکراسیانی لە پەرلەمانی کوردستان کاگە بووە کاری سیاسی خۆیەکات یعنی لە پەرلەمانی کوردستان ئەندامی کوردستان لە کاتی پەسەندکردنی دوو یاساکەدا گوێ لەو دەنگا بڵێ ترەوە ڕای پەرلەمانتارێکە ڕای خۆیەتی ینی ڕای کە هین بووە بێ بە ڕای خۆی بەڵام ئەوی تریان هەرایە کات بەختیار ئێستا ڕای جەناب ڕای حیزبەکەتە لێرە من بەتۆڵم ئەی تۆ ڕای یەگرتووە نەخێر بەڵام نەخێر کاکە بەڵام ئاخر بەجددی ینی تۆ پەرلەمانتارێک ئەوە ئەڵێ نەخێر من خۆ من نەچوو ئەندامی مەکتەبی سیاسی من ئەندامی مەکتەبی سیاسی وڵای پێم سەیرە ئەندامی مەکتەبی سیاسی حیزبەکەبی ئەوە نەسیقەت بەخۆر نەبێ بەخۆم هەیە گەسیقم بە تۆ بەناوی یەکێتیەوە قساکەی کەواتە سیقم بەخۆم ئەینا من ئەگەر پەرۆشیم نەبێ بۆ ئەم دۆخە کاک بەختیار دکتۆر تۆ کە بڕیاردەری ئەنجومەنی ناوەندی بەناوی یەکێتیەوە قساکەی دووهام ئەندام پەرلەمان نوێنەری خەڵکە باشنەڵم ڕای یەک پەرلەمانتارە براکە نوێنەری بڵێ ڕای هەموو هەپۆستۆ تۆ نوێنەری حیزبێکیش بی جایە لەوەی کە نوێنەری خەڵکەکە بڵێ سپاس بڵێ کاک لەبەرەوە ئۆپۆزیسیۆن ممارەسەی کاری دیموکراسیەکە لە هەرێمی کوردستانە ئەگەر وابێ ئەگەر بە حسابی ئەمان بێ ئۆپۆزیسیۆن دەنگ نەکا متەقی لێوە نایە بەدەدی ئێرانەکان ئەڵەن خۆ ئەوروپا ژیانی هاوڵاتی هەیە سۆشیال هەیە ئەمن هەیە ئیستیقرار هەیە گەشەکردن هەیە بەس بەخواترین ئۆپۆزیسیۆن هەیە حکومەتە ڕوخێنە لە وڵاتانە ئێمە هەر ڕوخانەکەشمان نابردووە کاکە لەبەرەوەی نەیبەستن بەم لاولا بەڵێ سپاس کاک دوو پرسیارم هەیە بۆ زۆر بە کورتی ئەبوو بەکر پرسیاری یەکەم کاک ئەبوو بەکر پێت وایە لە یەکەم ڕۆژی خۆپیشاندانەکانی حەڤێ شوباتە بینیمان کە سەرانی ئۆپۆزیسیۆن و بە تایبەتی بزوتنەوەی گۆڕان لە سەرەتادا کە خۆپیشاندانیان بە گێرە شێوێن و دواتر هیچ هەڵوێستێکی فەرمیمان نەبینی لە پرسیارەکە گەر پەیوەستیتەوە بە کارتی فشارەوە تکایە پرسیارەکانتان با پەیوەندیە بێ بە کارتی زۆر باشە کە خەڵکی سلێمانی ئەم جارەی بیان خەڵکی سلێمانی چەمچەماڵ بە کوردەکەی بڵین ئەو دانیشتوان جەماوەری زۆنی سەوز بێنە سەر جادەکان لە کاتێکدا ئێوە کە بە هینی خۆتان کە جمهورێکی باشتان هەیە وەکو ئۆپۆزیسیۆن لە هەولێر و لە دووەک ئەم جارە خەڵکی سلێمانیش وەکو جارەکانی پێشوو بێنە سەر شەقامەکان پرسیاری دوم بۆ بەڕێز کاک بەختیار ئەو تەسیا گەورەی کە یەکێتیەم کاتەیە بە جەماوەری خۆی بەینی خۆی لە پێناو بەرژەوەندی گشتی خەڵکی کوردستانە ئەگەر سبەینیان ئەم ئێوارەیە کە بەڕێز مەسعود بارزانی ئەو دەست پێشخەری یەکێتی ڕەت بکاتەوە یان ئەو یاسایە گەڕێندەوە بۆ پەرلەمان وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان سەر ڕای ئەو تەسعێ زۆرە ئێوە چی هەڵوێستێکتانە بێت زۆر سپاس دەکەم کاتی هاوڕەکانتانە فەرموو کاکانە بڵێ کاکە ئەم شەقام و خەڵک ئەگەر بجوڵێ لە هەولێر بێ لە سلێمانی بێ لە بادینان بێ شەقام هەر یەک شەقامە چونکە
مەبەستیەوە بوو لە جاری پێشوە تەنها دەڤەری سلێمانی دەڤەری سلێمانی بێنەکە ناکامڵە بێت چونکە ئێمە تێبینیمان لەسەر سیستمی حکومڕانی هەیە لە کوردستانە نەک لەگەڵ شخصێکی دیاریکرا و حیزبێکی دیارێک ئێمە کۆی ڕەخنەکانمان ئاراستەی ئەم سیستمە ئەکەین ئەم پرسەش پرسی دەستور بە نیسبەت خەڵکی کوردستانەوە پرسێکی گرنگە ئەلم پرۆژە یاسایەدا ئەمە لە 36 دەتوە من بۆ بینەرانی خۆشەویستی خوێنمەوانێ لەکوێی ئەمەدا باسی گەڕانووی ئەم دەستورە کرا بۆ پەرلەمان مادەی یەک کە ئەڵێ خولی هەڵبژاردننی سێمی پەرلەمانی کوردستان لە 2013ەوە بەردەوام بێت تاوەکو 2015 ینی تا ئەمە 2 ساڵ درێژ کراوەتوانێت لە هیچ شوێنێکی ئەم پرۆژە یاسایە باز لە گەڕانەوەی دەستور نەکراوە بۆ معلوماتی جەنابتان حتا باسی سازانەکەش ناکە سازانەکە پێش انتخاب ئەوە بۆ دەخوێنمەوە ئێستا ئەوەی هەردووچیان بۆ خوێنمە ئەمەتە ئەڵێ ویلایەتی سەرۆکی هەرێم لە 2013 تەواو دەبێت درێژەکرێتەوە بۆ 19 2015 کە ئیتر بۆ دووەم جار یارای درێژکردنەوەی نییە مادەی 2 لەو ماوەیەدا کە لە مادەی یەکی ئەم یاسایەدا دیاری کراوە پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان بە سازان هەموار دەکرێتەوە ئەمە باسی چی کردووە پەلەمەکەن باسی یەک برگە ئەم سازانە ئەم سازانە خوێنمەوە برام من خۆم قانونیم عەزیزەکەم ئەم سازانە پێش تۆ قوتابی قانونی ئەم سازانە ئەم سازانە پێش ڕاپرسی دەستوریان دوای ڕاپرسی شی نەکراوەتەوە لەبەرەوە بە دڵنیایەوە دەستور ناگەڕێتەوە پەرلەمان یەکێک لە پرسیارەکانەوە بوو ئەگەر ئەمڕۆکە ئەم بەرنامەیە تۆمارەکەین قەرارە لای ئێوارەکەی سەرۆکی هەرێم قسە بکات ئەگەر ڕەدی کردەوە کە 2 ساڵ ماوەی بۆ درێژ بکرێتەوە ئەگەر ڕەدی کردەوە کە دەستور بگەڕێتەوە بۆ ناو پەرلەمان هەڵوێستی وەکو یەکێتی نیشتمانی کوردستان چیە بێت کە لە یەکێ لە خاڵەکانە باس لە سازان کراوە ئیتر کەس نازانێم سازانە بۆ ئەوە حسابی بۆ کراوە و لە کۆبوونەوەی پێشووتری ئەنجومەنی سەرکردایەتیش باسی ئەو ئەگەرە کراوە بەڵام ئێستا شوێنی باسکردن نیە و لە هەمان کاتا جارێکی تریش لە هەمان کاتیشدا ئەنجومەنی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی من وەڵامی پرسیارەکەی وڵێ ئێوە ڕەتا چی بێتەوە آخر دوای ئەوەی کە نەکرا ئەڵێ ئەگەر نەکرا بەڵام خۆ ئەگەر کرا با ئێمە قسە لەسەر ئەگەرەکەی ئێمە هیوادارین کە نەکرێت هیوادارین ئەم پرۆژە یاسایە ڕەت کات ئەگەر نەکرێ ئەو کاتە جارێکی تر وەکو چۆن ئەڵێ لیکولی حادیسین حەدیث کۆبوونەوە دەکرێتەوە و بڕیار یەکلاکەرەوە درێت بەڵێ فەرموو کاکانە دەستخۆشیتان لێکەم بۆ بەرنامەکە پرسیاری سەرەتای بەرنامەکەمان برتی بوو دوای سی حوزەیرانەوە ئۆپۆزیسیۆن کارتی فشاری هەیە بەڵێ یان نەخێر کاکە بوبەکر بێگومان هەڵێ بەڵێ ئەم پرسیارەکەمان ئەوەیە ئایا لە هەموو ناوچەکانی کوردستاندا هەمان هەستۆمان هەڵوێستیان هەیە چونکە ئەگەر مقارنی ڕابردوو بکەین دام و دەستگا و با بڵێنانی مواسسەکانی حیزبی جەنابتان لە چەند ناوچەیەک سوێنراون و هەڵوێستێکی زۆر نەرمتانە بووە زۆر سپاس کاکان با پێچوانەوە زۆر بە کورتی جەنابتانەوەکو ئۆپۆزیسیۆن داوای سازانی نیشتیمانیتان کردووە یەکێتی نیشتیمانی کوردستان تەحزەیی داوە بۆ دەسەبەرکردنی سازانی نیشتیمانی ئەمە لەم کاتەیە سازانی نیشتیمانی دەتەکایەوە بەڵام 2 ساڵ ماوەی ویلایەتی سەرۆکایەتی هەرێم فەرموو کاک محەممەد بڵێ یەکەم کە عەرزمکردن خیارەکانی ئۆپۆزیسیۆن شەقامیەکێکیانە بە نێو دەوڵەتیکردنی ئەم قەزیە یەکێکە لە کارتەکان وشیارکردنەوەی هاوڵاتیانی کوردستان کە بەوەی کە بڕۆنە بەردەم سندوقەکانی دەنگدان و ناومێت نەبن و بڕۆن گۆڕانکارین ڕاستەقینە لە ڕۆژی هەڵبژاردنە ئەنجام بدەن ئەمە یەکێکی ترە لە ئەرکەکانی لە خیارەکانی بەردەم ئۆپۆزیسیۆن و ئێمە ئەوەی کە بەشی دومی پرسیارەکە شدیانی بەرامبەر بە بادینان هەڵوێستی نەرممان نەبوو ینی بە هەموو شێوەیەک ئەو کارەمان ڕیسوا کرد و حەقیقی باشی خۆیمان پێداوەیەکە بە پەڵەکان بە نێوچەوانی دیموکراسی لە هەرێمە ئیتر نەرم و ڕەقچی ینی ئەمە ئەوەمان وایە خیاری چەک هەرگیز یەکگرتوو لە فەرهەنگ و بیرکردەوەیدا نییە بەرامبەر بە ڕۆڵەکانی گەلی کوردستان و هێز و لایەن سیاسەکان بەکاربێنێت بەشی دومی پارێزان وەرگرت لە پارتی بۆ ئەوە پارە بەپێی قەراری ئەو پەرلەمانی کوردستانە قەرەبوو لە بەرامبەر ئەوەدا یەکێتی هەڵوێستی دوو مەسئولیت هەیە جەنابەت قوتابی قانونی
مەسئولێتێکی بەڵام تەزامنی دۆنکولیەیە هەیە کاگە ئەبووەکە. مەسئولێتی تەزامنی حکوومەتە کە لە کاتی کارەسات و ڕوودا و قەیرانەکانە قەرەبووی هاوڵاتیەکان و هێز و لایەنە سیاسەکان کاتەوە چونکە حیمایەتی پاراستنی ئەوان بەڵام هەندێکی معنەوی هەیە قەت بە پارە ناکڕێت. ئیتر ئەوە لە بەشە معنەوەیەکی ئێمە قازانجمان کردووە. جاری پێش و ئەندامی مەکتەبی سیاسیتان لەوێ ئەوە بوو ئەو دوجار بوو هەندێکی معنەوی هەیە بە پارە قەت عفومکە بەشەکەی دووەمیشی ئێمە لەسەر مەسەلەی سازان هیوادارین سازان بێتەکایەوە و ئێمە وەکو هێزێکی ئۆپۆسیۆن ئەو چاوەڕانیەمان لێچێنی نیشتمانی کوردستان هەیە کە بەڕاستی بەشێک بێ لە باڵانسی ڕاگررتنی دیموکراسی لە هەرێمی کەواتە ئێوە ئەسازیێن بڕوامان بەڵە سازانێکە کە لە خیارە هەرە بەهێزەکان کە هەموو لایەک ڕازیکە نەک زۆرینە و کەمینە ئەبێ زۆرینە و کەمینە لە کوردستانە ئەداتێک نەبێ بۆ فەرزکردنی سیاسەتێک ئەبێت دەسەڵاتیش ڕازی بکرێ ئۆپۆسیۆنیش ڕازی بکرێ نابێتێتە دەرەوە لە پرسیارەکەم بۆ کاگە بووبەکرا دیارە یەکێک لە داواکاری ئەساسیەکانی ئۆپۆسیۆن قسەی لەسەر سیستەمی سیاسی هەرێمی کوردستان بووە و لە دوای ئەوش کە سیستەم بۆتە سۆرۆکاتی بەردەوام داوای ئەوە کراوە سیستەم بێتەوە بە پەرلەمانی و ئەمەش پێم وایە لەو سازانەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە چەند مانگێکە بانگەشی بووەکە و لە ڕێکەوتنامەکەی 29 حوزەیرانی مەکتەبی سیاسی و پارتیا پەیوەندی چیە بە کارتی بەڵام ئایا بۆچی ئەگەر ئۆپۆسیۆن نایەوێت مزایدەی هەڵبژاردن بکە خۆ ئەمە یەکێکە لە داواکاریەکانیان بۆچی پشتگیری ئەو داواکاری یەکێتی ناکەن ئەگەر بۆ مەزایدەی سیاسی نییە بۆ حملەی انتخابات نییە چونکەم ئەمە داواکارێکی ئەساسی خۆیانە و پێویستیشە پشتگیری لەوە هەڵوێسە یەکێتی بکەن. بەڵێ سوپاس وەڵامێک زۆر بە کورتی حملەی انتخاباتیش بێ حملەیەکی ڕەوا و حەڵاڵە شتێکی حرام نییە ئەگەر حملەی انتخاباتیش بێ دوام ئەم سیستمە ئەگە بکرێ بە پەرلەمانی ئەمە کامەیە قازانجی ئەمەی قازانجی بەحتی ئۆپۆسیۆن جگە لەوەی کە کۆمەڵانی خەڵکی کوردستان قازانجەکان ئێمە چاومان لە هیچ سەرۆک نیە هیچ سەرۆکێکمان لەبەر چاونێ ئێمە ئەڵێن سیستمی پەرلەمانی دیموکراسیترا و ڕای هاوڵاتیانی کوردستانی تیا و سەرۆک بەرپرسیارە بێت بۆ پەرلەمان و خازەع بێت لە هیچ شوێنێکی ئەم سەرۆکەکە بوو بەکرد گەر خۆتان ئامادەکەن بۆ ڕاپرسی دووەمی ناو بەرنامەکە کۆنتترۆلەکان بگرن بەدەستانەوە سوپاسانەکەم تکاکەم کە دەنگدانەکانتان لەسەر بنچینەی بڕیاری پێشوەختە نەبێت واتە تۆ خۆت یەکلا کردی بێتەوە پێشوەختە قەراری لەسەر بنچینەی ئەو گفتوگۆی ناو بەرنامەکە بێت کە زیاتر لە 75 دقیقە ئێمە گفتوگۆمان لەسەر ئەو تەوەرە کرد پاشان دەنگی خۆتان بدەن لە دوای 30 حوزەیرانەوە ئۆپۆزیسیۆن کارتی فشاری بەرامبەر بە دەسەڵات بەدەستەوە ماوە بەڵێ نەخێر بڕیارم نەداوە کە ئاگادارم کردنەوە ئەتوانن دەست بە دەنگدان بکەن فەرمونیە خولەکتانەیە بۆ دەنگدان. پرسیاری ئەمڕۆی دووجار بیر بکەرەوە لە دوای 30 حوزەیرانەوە ئۆپۆزیسیۆن کارتی فشاری بەرامبەر بە دەسەڵات ماوە بەڵێ نەخێر بڕیارم نەداوە تکای ئاگادار بن تەنها کەمتر لە 20 شرکەتان ماوە بەڵێ سوپاسانەکەم وەکووە بینین لە ڕاپرسی دووەمی ناو بەرنامەکە لە دوای 30 حوزەیرانەوە ئۆپۆزیسیۆن کارتی فشاری بەرامبەر بە دەسەڵات بەدەستەوە ماوە بەڵێ لە 159 دەنگەکان ئەڵێن بەڵێ ئۆپۆزیسیۆن کارتی فشاری بەدەستەوە ماوە نەخێر لە 140 بەشداربووان ئەڵێن نەخێر کارتی فشاری بەدەستەوە نەماوە و بڕیارم نەداوە هیچ ڕێژەیەکی تۆمار نەکردووە ڕاپرسی یەکەم گەر لەسەر شاشەکە دەرکەوێ بەڵێ وەکووە بینین لە ڕاپرسی یەکەمە بەڵێ ئۆپۆزیسیۆن کارتی فشاری بەدەستەوە ماوە 53ە لە 153 ئەڵێن بەدەستیەوە ماوە لە دووەم جارە بووە بە لە 159 و لە یەکەم جارە نەخێر ئۆپۆزیسیۆن کارتی فشاری بەدەستەوە نەماوە لە یەکەم جارە لە 129 بووە لە دووەم جارە بووە لە 141 و لە 118 ئەم بەشدار بووانە بڕیاریان نەداوە گەر ئەنجامی هەردوو ڕاپرسیەکە لەسەر شاشەکە دەرکەوێ بەڵێ بینەرانی عزیز وەکووە بینن ئەنجامی ڕاپرسیەکە بەو شێوەیە بوو کە لەسەر شاشەکە دەردەکەوێت کاکە بەکردووە قسەی خۆت قسەمەوەیە من ئومێدەوارم کە ئەو سازانی نیشتیمانی کە بەڵێنراوە و هەموو هاوڵاتیانی کوردستان و
حیزبە سیاسەکانیش چاوەڕێکن لە کوردستان نەبێتە دی چونکە سازان معقولە لەم قۆناغەدا و سازانی ژەبێ هەموو تەرەفەکان ڕازی بکات چونکەگە تەنها دەسەڵات بیر لە بەرژەوەندەکانی خۆی بخاتەوانێ ئەو کاتە قەیرانێکی تر دێتە ئاراوە. دووەم درێژکردنەوەی وەزعی ڕاهین لە کوردستانە لە ڕووی سیاسی ئەمنی ئیداری ئابووری کارجێڕی هەموو ئەوانە لە قازانجی ئەزمموی دیموکراسی هەرێمانە چونکە یعنی یەکێک لە ناشرینیەکانی هەر دەسەڵاتێک ئەوەیە کە پابند نەبێ بە خولی هەڵبژاردنەوە لە هەموو دنیا ڕۆژی هەڵبژاردن دیاری کراوە هیچ مبڕیر وادەیەک نییە بۆ ئێمە جار لە دوای جار ئەم هەڵبژاردنانە هەر کاتی لە وادەیەکان بەڵێ کاک بەختیار دووە قسەی خۆت. بەڵێ من پێم وایە هەر دوولایەن چی ئۆپۆزیسیۆن چی دەسەڵات ئەبێ خۆیان بە پرسیار بزانن بە تایبەتی لەم وەزعدا و ئەو پرۆژەیەکێتی کردوەتی لە نێوان هەردوو ئەو دووبەرەیەکە ئاماژەمان بۆ کرد پرۆژەیەکە لەسەر ئەساسی ئەوەی کە تەسحەیەکی زۆری داوە بە لە ئاستی جەماوەریدا لە ئاسی کادیری خۆیدا جۆرێک لە تێنەگەیشتن هەبووە و لەگەڵ ئەمانشدا لەبەر ئەوەی بەرژەوەندی باڵای خەڵکی کوردستان ئەوە بووە کە پێویستە سازانی نیشتیمانی لەسەر ئەو مەسەلانەی کە ڕاهەندی نیشتیمانیان هەیە و زۆر جابرادرانی ئۆپۆزیسیۆن زۆر سپاس بۆ بەختیار جەبارشاوی بڕیاردەری ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان. سپاس بۆ ئەبوو بەکر ئەڵەدنی ئەندامی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستان. سپاسی تەواوی ئەو ئازیزانە کەم کە بە پرسیار و دەنگدانەکانیان بەرنامەکەیان دەوڵەمەندتر کرد. بینەرانی ئازیز تەوەری ئەمڕۆی دووجار بیر بکەرەوە تایبەت بوو بە کارتی فشار یاخود کارتەکانی فشاری داهاتووی ئۆپۆزیسیۆن بەرامبەر بەلایەنەکانی دەسەڵات وەکو ڕێژەی دەنگدانەکانیشتان بینی تەغیر لە دەنگدانەکانە هەبوو بۆ گەیاندنی ڕخنە و پێشنیاز و پرسیارەکانتان پەیوەندی بکەن بە لینکی بەرنامەی دووجار بیر بکەرەوە لەسەر ماڵپەری کۆمەڵایەتی فەیسبووکە لەسەر شاشەکە دەردەکەوێت تا بەرنامەیەکی دیکە و دووجاری دیکە بیرکردنەوە بەخواتان نسپێرم و ماڵی هەموو لایەکتان ئاوەدان بێت. دەستان خۆش بێت. زۆر